ما أقبح مظهر الدين على قلب فاجر چەند ناشرینە کەسێک ڕیشی گەزێک هێشتۆتەوە بە حسابی قاری مسلمانان و سیمای کەسایەتی ئیسلامی پێوە دیارە بەڵام ئەوەی لە ناخیایەتی دڵێکی بەدکاری وێرانە وەکو نمونەی ئەو خانووە وایە بەڕێزان کە لە دەرەوە سەیرەکەی ئەم ڤێلایە بای دووسێ دەفتەر بەس بەردی حەلان و تەرتیباتی پێوەیە بەڵام لە ناوەوە مشکورجرە جلەی داوە بێزن نایە بچێ ناوێوەگە ئەو دیو دەمەدخەلەکەی ببینی خۆزگە هەر نەمبینە کوڕەمە بەس ڕووکەشی دەرەوێتی خۆمە کەلاوەیە لە ناوەوە هەردووکیان هەبن جوانە وما أحلى القلب النقي وإن لم يكن عليه شيء من مظهر الدين بلام چەند شیرینە ئەو دڵ و دەروونەی ئەو مێشکە پاکەی ئەو ناخوە پاکەی کە لە ڕووکەشا دەیبینی ئەڵی بەخوا برامەل هەر کابرایکی کاسبکاری بازاڕە خۆ هیچ نیشانەی ئاینی پێوە دیار نییە نابینی کەسایەتێکی ئاینی بێ بەڵام کە تێکەڵاوی دەکەی و تەعاملی لەگەڵا دەکەی ئای چەند شیرینە چەند ئاوەدانە چەند خوای خۆش دەوێت چەند بەرامبەر بە خوای خۆی پاکە چەند بەرامبەر بە موسڵمانان پاکە چەند ڕەفتاری شیرینە چەند کردەوەی جوانە بەخوا ئەمەیان چاکە خواگەڕ دیوی دەرەوەش لەگەڵیا هەبێ هەردوویان بەیەکەوە جوانن خانوویەک ئەگەر لە دەرەوە بلۆکەکانی دیار بن لە بەغیژ نەکرابێ ئەڵی بەخوا لەوە چی ئەمە لە ناوە بە کەڵکی دانیشتنە ئەگەر چوویتە ناوە سەیرەکەی ئای چەند خانوویەکی پاک و پوختە خۆ هەموو شتێکی تەرتیبە خۆ هەموو ڕێز و حرمەتی بەخێراتنت دەکا شوێنی نەرم و گەرمی هەیە ئەڵی وەڵا برام بەڕووکاری دەرەوەی خەڵەت هەموو زانی کەلاوەی بەڵام لە ناوە شکور ئاوەدانە ئەمە ئەساسە با ئێمە کە ئەهلی مزگەوتین يحبون أن يتطهروا هەم دەرەوەمان خاوێنکەین هەم ناوەمان خاوێنکەین با خەڵک کە تەعاملی لەگەڵا کردین بڵێ واللهی ئەشهەدو بالله بەسەهو نەچوون برا بەخوا کە کابران بینی ئەهلی مزگەوتە واقعاً ئەهلی مزگەوتە والله يحب المطهرين بەو ئەندازەی کە تۆ خۆت پاک ڕادەگری خۆش بەو ئەندازەیە تۆی خۆش دەوێت